خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت لە کۆتاتەوەری ئەمڕۆماندا لە ڕۆژێکی نوێ لەگەڵ ئێوەدا بەردەوام ئەبین لە کۆتاتەوەرماندا باس لە ڕۆڵ و پێگەیشتن ئەکەین ئەگەر لە هەرچ سەردەمێکدا و لە سەردەمە جیاوازەکانیش داوەری بگرین هەمیشە ئەبینین کە ژن ڕۆڵێکی جیاواز و پێگەیەکی جیاوازی هەبووە هەمیشە شان بە شانی پیاوان هەوڵی داوە کۆمەڵگاکەی و لە هەرچ کێشەیەکدا بێت لەگەڵ پیاواندا بەردەوام بووە ژن هەمیشە ئەڵێن کە دایکە لە دەرەوە کار ئەکات ئەڕواتە بۆ ماڵەوە دایکە پێویستە بەخێوکەر بێت لاواچ ئەرکەکانی زۆر قورستر بێت بەڵام گرنگیشە لەوەی کە هەمیشە پێگە و ڕۆڵەکەی بە تایبەت وەربگیرێت وەک چۆن لە مێژوودا بە گرنگی ناوێ دەهێنێت هەمیشە بە گرنگی بمێنێتەوە ئێمە ئەمڕۆ ئەمانەوەی باس لە ڕۆڵە و پێگە و کاریگەریشم بکەین لە بوارە کارگەڕەکان و هەروە لە مێژووشدا بە میوانداری زۆر بەڕێز خات و زولفان غەریب چالاکوانی بواری مافەکانی ژنان و بەڕێوەبەری کارگەڕی لە بەڕێوەبەتی ڕێکەزنامە و باری شارستانی سلێمانی سڵاو لێبێت و بەخێر بێت. سڵاو لە ئێوەش زۆر سپاس. ئەمە هەمیشە ئاڵێن ژن پێگەیەکی جیاوازی هەیە ڕۆڵێکی جیاوازی هەیە لە ناو کۆمەلگادا چەند گرنگە کە ڕێز لەم ڕۆڵ و لەو پێگەیی بگیرێت. بە تەئکید پێش هەموو شتێ پیرۆزبایی مانگی ڕەمەزان لەسەر جەمبینێرانی ئەم کەناڵە جوانەی ئێوەکەم و بە درێژایی مێژوو بە درێژایی شۆڕشەکان کە بەگشتی لە هەموو جیهانە باسی بکەین هەمیشە ژنان بەشدار بوون هەم لە شۆڕشەکان هەم لە کارە سیاسیەکان بەپێی مەرحەلەکانی مێژوو بۆ ڕانکاری بە سەردا هاتووە بەڵام ئەگەر من چڕی بکەمەوە لە مێژووی کوردەواری بە درێژایی مێژوو شۆڕشەکانی کورد هەمیشە ژن دەوری کاریگەریان هەبووە بەڵام بەداخەوە مێژونووسان هەمیشە ڕۆڵی ژنیان بەلاوەکیترین بەلاوەکی ڕۆڵی ئەوانیان نووسیوە واتوانی بڵێ فەرامۆشیان کردووە نەیان نووسیوە بەڵام بەگشتی ئەگەر لە جیهاندا باسی بکەین ئەو بڕیاری 1325 ساڵی 2024 ساڵ بەسەر تەمەنیا تێپەڕێ کە بڕیارنامەی نەتەوە یەکگرتوەکان بوو تایبەتە بە ژن و ئاشتی و ئاسایش کە تێیدا بڕیارنامەکە 18 مادە پێک هاتە بوو 15 وڵات ئیمزایان کردووە بەبێ هیچ دژێک بەرامبەر بەو بڕیارانە تایبەت باز لەوە دەکات زیادکردنی دەستەبەری ژنان لە بڕیارداندا هەم لە دام و دەستگا هەرێمیەکانە هەم لە دام و دەستگای نیشتیمانیەکانە کەواتە بە گشتی فەراغێک هەیە لەوەی کە ژنان لە پۆستی بڕیاردانە کەمن و بەگە بگری باز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین ئەتوانین بڵێن ڕێژەکە زۆر کەمە بەڵام بۆ بەشداریکردنی ژنان ئێستا ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی بەشداریکردن زیادی کردووە بەڵام لە ناوەندی بڕیاردانە بەداخەوە هێشتا کەمە. لە هەرێمی کوردستان بەم جۆرەیە؟ لە هەرێمی کوردستان فەرقی هەیە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە جیاوازیە بکەینەوە بە درێژایی مێژوو لە هەرێمی کوردستان ئەگەر کەمیش ببن شاکارەکانی ژنان ڕۆڵی پێگەی خۆیان هەبووە ئەگە بە نمونە ئێمە باز لە هەندێک مرنشین بکەین لە دوای نەمانی مرنشینەکان هەر خاتونێک دوای مرنشینێکی پیاودا ببێتە دەسەڵاتی کەسی یەکەم لە ناو مرنشینەکەی بە شێوەیەکی ئیداری زۆر جوان بەڕێوە بردووە چونکە ئیدارەدان هەر خۆی لەسەر کۆمەڵە فاکتەر پێکاتوە بە تایبەتی ئەم خاڵەتانە لە ژنا زۆر هەیە ئەتوانی بڵێ ژن هەم وردە هەم لە بڕیاردانە خێرانیە بووە لە هەرێمی کوردستانە فەرق هەیە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەی ژن دیاری بکەیت لە بڕیاردانە فەرقی هەبووە ئەگە بە نمونە لە ڕووی کارگەڕیەوە باز لە عادیلە خانمی هەڵەبجە بکەین بە ئێستاشەوە باگراوندێکی ڕۆشنبیری بۆ پارێزگای هەڵەبجە جێهێشتووە و لە زۆرترین دام و دەستگاکان کە لە هەڵەبجە ئەو ژنانێک کە لەوێگە بە پەنجەی دەستیش بێ بەڵام بەرامبەر بەراورد لە محافەزەکانی تر لە قەزاکانی تر بڕیاردەری یەکەمن کەواتە ئەگەر ژن لە پێگەی ئیداری لە هەر شوێنەکە بێ ڕۆڵی خۆی جەنابی کاقوبات بۆ هەشتی ماس شتێکی جوانی بۆ ئێمە ژنان ئەڵێ ژنان ئەگە هەر ئەرکێکیان پێسپێردرابێ بە شێوەیەکی سەرکەوتوو بۆی دەرچوون بۆیە پەروەردەکردنی سیاسەتکردنی حیزبەکانیش دەوری هەیە ئێمە لە دوای کۆنگرەی 5 لە دوای ڕاستپاردەی کۆنگرەی 5 وە کۆنفرانسی مەکتەبی ڕێخستن لێرەشەوە تەئکیدی لەسەر ئەوە کردەوە کە ژنان بە شێوەیەکی بەرچاو لە بڕیاردان لە کارە سیاسیەکانیش بێ ئێمە گە بەراوردی پێشوش بکەین لە دانانی دوو وەزیری هەرە کاریگەری کۆمەلگاکە وەزیری خوێندنی باڵا بوو و وەزیری پەروەردە بوو لە زۆنی سەوز بوو یەکەم بەڕێوبەری ناحیە و قایمقام بە هەمان شێوە هەر لەم زۆنە بوو بۆیە باسەکەم لێرە پەروەردە سیاسیەکە دەوری هەیە و یەکەم دادوەری سەرۆکی دادورانیش بە هەمان شێوە لە پارێزگای سلێمانی بوو بۆیە پەروەردەی ڕۆشنبیری پارێزگا یاخود لەگەڵ تاکەکانی کۆمەلگا یاخود لەگەڵ بڕوابوونی پارتە سیاسیەکان بە قەناعەت بە دەسەڵاتیشن بە بەشداریکردن لە بڕیاردانە فەرقی خۆیە جیاوازی هەیە. بەڕێستان لە پێگەیەکی کارگەریە کارەکەن جگەل لەوەی کە چالاکوان لە بوارەکانی مافی ژنانە ڕۆڵی ژنان بە تایبەت لە پێگەی بڕیاردانە لە پێگە کارگەرەکاندا چۆن هەڵەسەنگێنن؟ بەڵێ بە تەئکید ئەگەر ژن لە هەر فەرمانگەیەکە هەر بەرپرسیارەتێکی پێ بسپێردرێ بە شێوەیەکی هەم ورد
هەم مامەڵەیەکی زۆر جوان هەم سەرکەوتوو لە کارەکەی خۆی سەرکەوتوو بە بەڵام ئەمە بەو مانایانی ئاڵنگاری لە بەردەم کارکردنی ژنان نیە یاخۆ دروستکردنی تەگەرا چونکە تۆ گرنگە لەو شوێنەکە کار دەکەی ڕۆشنبیری تاکەکان لە هەر شوێنێک بە شێوەیەکی هەر قەناعەتی جارە پێشەوە بەو بێ بە شێوەیەکی تیم کاری لەگەڵا بکەی ئەگەینا ئەگەر ئێمە باز لە پارێزگای سلێمانی بکەین بە سەرۆکی شارەوانیەوە بە هەندێ دام و دەستگاوە بگرە بە ئێستاشەوە لە هەندێ وەزیرەکان کە لە حکوومەتی هەرێما لەوانن یەکێکە لە هەرە سەرکەوتوەکان ئەگەر بینە فەرمانگەکان ڕێکخراوە مەدەنیەکانیش و ئەندامانی سەرکردایەتی لە پارتە سیاسیەکانیش ئەبینی ژنان ڕۆڵێکی بەرچاو و سەرکەوتویان هەیە بۆیە لە پێگە کارگەریەکانیشە لە هەر دام و دەستگایەکی حکوومەتی هەرێم بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کە مێژوویەکی جوانی هەیە لە سەرکەوتنی بڕیاردانی ژناوە هەم لە تێڕوانینێک بۆیە بەگشتی ئەتوانم باسی بکەم کوردەواری ڕوویەکی زۆر جوانی بۆ ژن بووە ئەگە بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو پێش ڕاپەڕێنیش لە سێکتەری زەرعاتیش باسیکەین هەمیشە ژنان بەشداری بوون و پێگەی دەسەڵاتیان لە ئابووری سربەخۆی لە پەیداکردنی خێزان هەبووە چونکە لە کاری زەرعاتکردنا کە ژنان بەشداری ببێ لە ماڵی شاخ خاوەن ئەو پارە و ئەو داهاتە بوون کە بۆ ئەندامانی زۆریشن ئەو خاتونانەی کە هەوڵی ئەو ئەیەن کە خاوەن کاری خۆیان بن و داهێنان بکەن لەو کارەی کە ئەیانەوێ ئەنجامی بن بە تەکید ئەگەر ئێستا سەیرێکی ڤیستیڤالەکان کەین لە زۆربەی پرۆژەکانە خاتونانە بینین ئەگەر بە شێوەیەکی کەمیش بێ خاوەنی پرۆژەی خۆیانن و من هەموو جارێ لە هەندێ نووسین و ئەوانش باز لەوەکەم گرنگترین شتی ئێستا لە هەرێمی کوردستان پێشکەشکردنی پرۆژەی بچووک و مامناوەندە هەم بۆ ژنان هەم بۆ گەنجان چونکە لە ئێستادا لەبارە لە هەرێمی کوردستان کە تۆ بتوانی ژنان بکەیتە خاوەنی ئابووری سربەخۆ لە ڕێگەی پرۆژەی بچووک و مامناوەندەوە و دەست بە گەنجەکانیش بۆ ئەوەی گەنجەکانیش لە وڵاتی ئێمە ببنە خاوەنی پرۆژە بۆیە گرنگە حکوومەتی هەرێم ڕێکخراوە مەدەنیەکان زیاتر پرۆپۆزەڵی پرۆژەی بچووک و مامناوەند ئەمریکا بەم هەموو زلهێزەی خۆی خاوەنی کە اقتصادێکی زۆر گەورەی هەیە خاوەنی زۆرترین پرۆژەی بچووکە و بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە دەستەبەر بکرێت بە قەناعەتی من هەم اقتصادی وڵاتەکە ئەبوژێتەوە هەم دەستێکی زۆر کار بەگەڕەخرێ هەم ژنانیش دەبنە خاوەنی کاری خۆیان بە خۆشحاڵی و ئێستێمە ژنانە بینین وکو بەڕاست لەوەی کە لە دەریشەوە کار ئەەکەن لە ماڵیشە بەڵام ئەوە ئەرکی ژنانی قورستر نەکردو لە ماڵەوە دایکە ئەبێ بە خێوکەری مناڵەکەی بێت پێویستە ماڵەکەی پەروەردە بکە ماڵەکەی بەڕێوە بەرێت ئەچێتە دەرەوە کارێکی قورسی لەسەر شانەکان جار لە دەرەوە هەنجار ئەبین قەدریشی لێ ئەکرێت لەوەی کە کارەکەی لەسەر قورستر ئەکەن لە شوێنەکان بەتایبەتی لەو شوێنەی کە کاری تیا ئەکات ئێستا ژیانی ژنەکان تۆزە قورستر نەبووە زۆریش قورسترە نەک تۆزێک چونکە ململانیەکان لە سیاست لە وەرگرتنی دەسەڵات کوردەواری شتێکی جوانی هەیە لە حەقە سندرێ نادرێ کەواتە ئێمە ژنانە بێ هیلاکتر بین و زیاتر ڕۆشنبیر بکرێنەوە بە مافەکانی خۆمان بۆ وەرگرتنی مافەکانی خۆمان ئەمە وا دەکا قورسی کارکردنی ژنان زیاتر ئەکات چونکە ئێمە کاری ماڵەوەمان لە کۆڵ نەبووتەوە کە لە دەرەوە کار دەکەین لە فەرمانگە حکوومیەکان لە ڕێکخراوە مەدەنیەکان و کارکتەری پارتە سیاسیەکان لە ڕاگەیاندن بە هەمان شێوە ئەرکی خێزان و بەڕێوەبردنی خێزان چونکە دوجار گرنگە ئێمە لە ماڵەوە چڕۆڵەیەک پەروەرداکەین داخلی کۆمەلگا و شەقامەکەین بەرپرسیارەتە ئەگەر باوکەکانیش بیکەن بە تەکید دایکەکانیش دەوری ئەساسیان هەیە لە پەروەردەکردن چونکە خێزان یەکەم سێکتەرە کە ئینسان مامەڵی تێدا دەکات یا پەروەردا بێ چونکە ئەرکی ژنان زۆر قورسە هەم لە دەرەوە بململانێ بکەن بۆ ئەوەی خۆیان بسلمێنن توانای خۆیان بەگەڕ بخەن بوونی خۆیان بڵێ ئەوە تا منیش هەم ئەتوانم کارکەن لە ماڵیشەوە پەروەردەکە بە تەکید بەڵێ زولفەخان بەپێی هەر سەردەمە و کۆمەڵە کۆس بوو تەگەرە و کێشە لە بەردەم ڕۆڵ و پێگەی ژنانە بووە کە کار بکەن کاری خۆیان هەبێت کاری سەر بە خۆیان هەبێت لە ئێستایە ئەو کێشە و گرفتانە چی کە ڕۆبەڕۆی ژنانە بێتەوە بڵێ بە تەکید ئەگەر باز لە ڕابردوو بکەین بەشداریکردنی ژن لە ئاستێکی زۆر کەما بووە چونکە ڕێگریەکان هەم خێزان هەم دابوونەریت هەم تێگەیشتن لە دنیای کارکردن بۆ ژنان لە ئاستێکی بەرتەسکا بۆیە بە شێوەیەکی زۆر کەم بەشداریکردن تەنها لە کاری زەرعات نەبێت کە من باسم کرد ژنان لەگەڵ ئەندامانی خێزان بەشدار بوون بەڵام ئەتوانی بڵێ لە وەک کارکتەرێکی کۆمەلگا لە هەموو بوارە جیاوازەکان لە سێکتەرە جیاوازەکان کەم بووە بەڵام لە ئێستادا بەرفراوانە کارکردنی ژن لە سەرجەم سێکتەرەکانی کۆمەلگا و تواناکانی ژن زۆرە و ئەتوانی بڵێ ئێستا ژنان داخلی ململانەیەک بوون لە کۆمەلگادا بۆ سندنی حەقی خۆی داخلی ململانەیەک بوون لە کۆمەلگادا بۆ بەدەستێنانی ئابووری سربەخۆی و بۆ سەلباندنی توانای خۆی و بۆ نیشاندانی ئەوەی کە ئەویش لە کۆمەلگادا دەتوانێت هەموو کارێ بکە
خۆشببختانە ئەمڕۆکە ببینی ژنان لە زۆربەی بوارەکانە هەم لە سەربازی هەمانە هەم لە هەموو سێکتەرەکانی خزمەتگوزاری لە حکوومەتتی هەرێمە هەم لە ڕێکخراوە مەدەنیەکانە هەم لە زۆر شتا ئێمە بەشداریکردنێکی بەرچاوی ژنانە بینین بەڵام بەو مانایەنە کە ئەمە کیفایەتە بەو مانایەنە کە ئەم ژنانە هەمووی لە توانای بڕیاردانان بۆیە پێویستە ڕێگە خۆشکردنێکە بێ پاڵپشتی تەواوی ژنان هەبێ هەم لە پێشکەشکردنی سیڤیەکانیان هەم لە هەلومەرجێکیان بۆ بڕەخسێنی بووی بتوانن لە زۆربەی کایەکانی کۆمەلگادا ڕۆڵ و توانای خۆیان هەبێ. زۆر باشە ئەمە کە باس لە ڕۆڵ و پێگەیشتن ئەەکەین تاوانەبێت ناوەندێکی شەوێ بۆ دەرخستنی توانە و هێزەکانی ژنان کەسە میدیا ئەم کارە ئەگەڕێت تا چەند گرنگە ڕۆڵی میدیاکان بۆ بە دەرخستنی ژنە بە هێزەکانە و ژنانەی کە توانایەکی زۆر باشیان هەیە و تا چەند بە شێوازە دروستەکە کاریان کردووە میدیا کاری کردووە. میدیا ئەتوانم بڵێم بۆ ژن شۆڕشە چونکە ئێمە ئەگەر زۆر لە کۆمەلگادا هیلاک بین بەڵام ئەگەر میدیا نەتوانێت ڕۆڵی ئەم تاکانەی کۆمەلگا کە کار لەسەر ئەوەکەن تێڕوانینیەکی جوان بۆ مافەکانی ئینسان بەگشتی چکەمە تا تێڕوانینمان نەبێ بۆ مافی ئینسان تاکەکانی کۆمەلگا ناتوانین باز لەوە بکەین کە حەق بە بەرامبەرەکەمان بین بۆ میدیا بە تاکید ڕۆڵێکی گرنگی هەیە چۆن مێژوو نووسان ڕۆڵیان هەیە لە نووسینی قارەمانی و پاڵەوانەکانی شۆڕشەکان بە درێژایی مێژوو لە ئێستاشە میدیا بە هەمان شێوە دەوری ئەساسی هەیە هەم بۆ ڕۆشنبیرکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بۆ بڕوابوون بە مافەکانی بەرامبەرەکەت و هەم بۆ ڕۆشنبیرکردنەوەی ژن خۆی کە بە مافەکانی خۆی ئاشنابێت چونکە ئێمە هەرێک ئێمە لە کۆمەلگادا کە زوڵممان لێ بکرێت پێشتر ئاشنابین بە مافەکانی خۆم تا من ئاشنا نەبم بە مافەکانی خۆم لەوانەیە قەناعەت بە زۆر شتی بچوو بکەم لەوانەیە هەمیشە سەیری ئەوە بکەم من کەس نابێت دەستکاری هیچ شتێ بکەم بڤەیە لەوانەیە بۆ نمونە وەکو لە دوو سەیری خۆم کەم بەڵام کە ئاشنا بووم ڕۆشنبیر بوومەوە کەمە بە تەئکیدیش ڕاگەاندن دەوری ئەساسیە بێ بۆ ژنان ئەتوانم بڵێم وەکو شۆڕشێکی دەرخستنی توانای ژنانە لە کۆمەلگا. بەڵێ زولفان خان ڕۆڵی پەروەردە چییە؟ هەم لە ناو خێزان هەم لە ناوەندەکانی پەروەردەیە تا تاکێکی بەهێز ژنێکی بەهێز دروستکا بە ناو کۆمەلگا. پەروەردە گرنگترین شتە لە ئینسانە بە تایبەت لە خێزان باسەکەم دوایی دێنە سەر کۆمەلگا چۆن ئێمە هەریەک لە ئێمە لە کۆمەلگادا هەم لە خێزان هەم لە حکوومەت لە دام و دەستگاکانی حکومی هەم لە ڕێکخراوەکان گرنگترین شت پەروەردەیە چکە تۆ دوجار گرنگە چ تاکێک پێشکەشی کۆمەلگا ئەەکەی ئەوە بەرپرسیارەتیە ئێمەی خێزان من لە بینی کچ و کوڕەکەما چۆن ئەتوانم پەروەردەی کەم یەکەم جار چۆن ڕێز لە یەکتر بگرن لە مافەکانی یەکتر بگرن و دوجار چۆن داخلی کۆمەلگای ئەەکەم کەمە بە تەنیا خۆم ناکرێ بۆیە سێکتەرەکانی پەروەردە هەم لە دایەنگەوە هەم باخچەوە هەم خوێندنەوە گرنگە جا لە ڕووی نەتەوایەتیشەوە گرنگە تۆ گرنگە ئێمە هەمیشە ڕۆڵەکانمان باز لە ئەم زروفە ناکەم کە هەم زروفی اقتصادی نالەبارە هەم لەوانەیە کۆمەلگا لە بارێکی هەڵچوو نابێ بەرامبەر بە هەندێشت کە ئەمڕۆ خۆ دەزانی هەم لە دوای کۆرۆناوە کۆمەڵی قەیران بەرۆکی جیهانی گر بە تایبەتی ئێمە کە لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستین ڕەنگە ئاسانتر نەکەوینەوە سەر پێگەکەی خۆمان بە تایبەتی زروفی اقتصادی کە دەورێکی ئەساسیە لە کۆمەلگادا بەڵام گرنگە ئێمە هەمیشە کار لەسەر ئەوە بکەین پەروەردەیەکی جوان بە ئینتیمایەکی نەتەوایەتی ڕۆڵەکانمانی پێگۆش بکەین دوایی لە کۆمەلگادا ئەنجامەکەی بینین کە بەو شێوازە بێ. زۆر باشە ئێمە هەمیشە بە هەموو ڕەخنەوە هەموو ئینەکانیش نەخینە سەر پیاوان هەندێک جار ژنەکان خۆشیان بەرامبەر بە یەکتری هەندێک جارە قەدر لە یەکتری ئەکەن تا چەند گرنگە ئێمە ژنەکانیش نەبێ ئەو هاوسەنگە بپارێزین بەرامبەر بە یەکتری لەوانەیە ئەومان زۆر بینی بێت لە دەرەوە کە لەوانەیە خۆشمان ڕوبەڕووی بووبینێتەوانێ. بەتەئکید بەڵام حرمەتەن چووکە سیستەمەکە سیستەمێکی پیاو سالاریە ئەوە دەوری ئەساسی هەیە لەوانەیە ململانەکانی ژنان هی ئەوە نەبێت کە بووە نمونە ژنان حەز لە یەکتر نەکەن بەڵام لە ئەنجامی ململانە سیاسیەکان و بەرتەسکردنەوەی جوگرافی کارکردن بۆ ژنان لە شوێنی بڕیاردانە ئەمە ئەو هەلومەرجە دەرەخسێنێ بەڵام ئەوە بەو مانایانەیە کە ژنان نەتوانن پشتگیری یەکتر بکەن بۆیە من هەموو جارێڵم گرنگە هەم ڕێکخراوەکانی ژنان کە دەوری ئەساسیان هەیە و هەم ئەتوانی بڵێ لێ تێگەشتن لەگەڵ پرۆژەکانی بە تایبەتی ئێمەی کورد هەر چوار پارچەی کوردستان لە هەر پارچەیەکی کوردستان چی گرنگە ئێمە چۆن هاوکاری یەکتر بکەین بەڵام ئێمە بیرمان نەچێ بۆ من لە ڕۆژهەڵاتی کوردستان ژن شۆڕشێکی بەرپاکرد کە ئەمڕۆ ئەنجامەکەی هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی ئێرانە ژنمان بینی کە دەنگی زۆری نەیهێنا کە ئێستای بینین لە باکووری کوردستان ژن خۆی هەڵبژاردەوە بۆ سەرۆکی شارەوانی ئەنقەرە کە ئەمە دەوری ئەساسی هەیە کە سبەینێ سەرکەوتوو بێ گۆڕانکاری لە شۆڕشی ژنانیش دروستە بێ کە لە باشووری کوردستانی بینین چۆن ژنان لە شوێنی
بڕیاردانە ئەبینین بە نمونەی مەسەرۆکی پەرلەمانمان بینی خاتونێک بوو کە مەخۆی لە خۆیان ڕنگدانەوەیە بێ سپینێ بۆ داواکردنی مافی ژنان بۆ پۆستەکانی تریش بۆ جێگیری هەرێمیش بۆ جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بۆ ئەو وەزارەتانەی کە لە ئاستێکی گرنگی کۆمەڵگادان ئەو ململانێت لە ئەنجامی ئەو دەسەڵاتەیە کە تۆ لە شوێنێکی جوگرافیەکی بەرتەسە کاری تیاکەی بەڵام لەوانەیە کە ڕێژەی بڕیاردانی ژنان بە شێوەیەکی بەرفراوان زیاد بکە بە تایبەتی گرنگترین شت جێبەجێکردنی پرۆژەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیەوە ئەڵم چونکە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای بە قەزیەی ژن هەیە بڕوای بە مافی ژن هەیە بڕوای بە بەشداری پێکردنی ژن هەیە و دیدیایەکی کراوەتری هەیە بۆ ژن ئەمە خۆی لە خۆیان ڕنگدانەوەی لە کۆمەلگادا دەبێت لەوانەیە ئەمە ململانە بە شێوازێکی تر بگۆڕێت. کاتە باس لە ململانێ ساسیەکان کرد تا چەند گرنگە لە ئیتر کۆتا نەمێنێ بۆ ژن کە زۆربەی کاتەوە بیستین کاڵێ بعد ڕێژەی کۆتا ژن سەر ئەکەوێت بۆچی بە ڕێژەی دەنگی خۆی و بە دەنگە سەرکەوتەکانی خۆی سەر نەکەوێت. بەداخەوە یەکێ لە گرفتەکان ئێمە ژنان کە بەشێکی هەرە ئەساسین لە پرۆسەی دەنگدانە و ڕێژەیەکی زۆر زۆریش لە خاتونان بەشداری ئەکەن بەڵام نابنە خاوەنی بڕیاردان بۆ دیاریکردنی ئەو کەسەی کە بیانەوێ نوێنەریان بێ بە تایبەتی خاتون چونکە هەمیشە گەبیرکەیتەوە ئێمە باز لەواکەین خێزان چێ دیاری ئەکا بۆ نمونە کەمترین خێزانە بینی ڕێگە بابا خێزانەکەی بە خوشکەکەی بە دایکی کە خۆی کەسێ دیاری بکە ئەمە ڕنگدانەوەی لەسەر ژنان دروست کردووە کە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەنجامی بڕیاردانی خێزان بڕیارەدەن بۆ دیاریکردنی ئەو تاکەی کە هەڵیەبژێرن باز لەوە ناکەن کە ئەمە کوژنێک کە دەنگدان خۆی لە خۆیان شۆڕشێکە خۆی لە خۆیان گۆڕانکاریەکە هەم لە بزوتنەوەی ژنان هەم لە داواکردنی مافەکانی ژن بۆیە گرنگە تاکەکانی کۆمەلگا بە تایبەتی ڕێکخراوە مەدەنیەکان کار لەسەر ڕۆشنبیرکردنەوەی ژن پێن بە شێوەیەکی بەرفراوان چونکە دوجار ڕۆڵی ئەساسی دەبێت لە گۆڕانکاریە بۆ ئێمە تا نوێنەرەکانی ژنمان زیاد بێ بە تەکید کۆتا وردە وردە کاڵە بێتەوە دەدانانی کۆتا لە ئێستادا بەو شێوازەیە کە ئێمە ناتوانین بۆ نمونە کارکتەرە ژنەکان زیاتر دەرخین ئەم بڕیارە لە ئەنجامی ئەوە هاتووە کە هەرگیز نەبێ ڕێژەی لە 100 بۆ ژنان بێ کەمە لەو بڕیارەوە هاتووە بەڵام ئەگەر ئێمە بە شێوەیەکی کراوەتر ڕۆشنبیرتر بیر لەوە بکەینەوە کە نوێنەری ژنمان زیاتر هەبێ ئەوە بە تەکید وردە وردە کۆتا لە هەڵبژاردنەکانی ئایندە ئومێ دەکەم ئیشاڵڵا کاڵتر بێتەوە کار لەسەرەوە بکرێت. بەڵام هەوڵی جدیراوە یان هەنگاوی باش و جدینراوە بۆ ئەوەی کە ئەوە کاڵبێتەوە لە ئێستاە ئەوە ئەبیننەوە پارتە سیاسیەکان دەوری ئەساسیان هەیە چونکە بەشداریکردنی دوجار هەڵبژاردن پێوەرە ئەساسەکەی لە پارتە سیاسیەکانە بۆ کۆمەلگا داڕژێ و لە عێراق بەگشتیش نەکە لە هەرێمی کوردستان گرنگە پارتە سیاسیەکان و ئەوەش بەو مانایە کە بەرپرسیارەتی لەسەر ڕێکخراوە مەدەنیەکان لەسەر ڕێکخراوەکانی بزوتنەوەی ژنان کەم کاتەوە چونکە ئەوانیش ئەبێ وەکو پارێزەرێکی ئەو دەستکەوتانە بن کە بۆ ژن لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەستەبەر بکرێ بۆیە لە ئێستادا هەر شێوازەیە کارکردنەکە تۆ ئەنجامەکە دەوری ئەساسی هەیە بەڵام تۆ لە 25ەکە زیاکرا بۆ سی هەرگیز نەبێ ڕێژەیەک باشترە لە 105 زیادکرا تۆ گرنگە کار لەسەر ئەوە بکرێ بە تایبەتی ئەو پارتە سیاسیانیان کە بڕوایان بە توانای ژن هەیە لە کۆمەلگادا و دەوری ئەساسی شەیە هەر پارتێکی سیاسی ژنان زیاتر بربژێر بکە بە دڵنیاییەوە خۆشی سەرکەوتووە بێ. دەستە خۆش بێ زولفاخان سپاس بۆ تۆ زۆر سپاس. زۆر خۆش بۆ ئێوە.